سڵاوتان لێبێت. قایمەتی سلێمانی لیژنەیەکی بەناوی لیژنەی تەکنەلۆژیا پێک هێناوە و ناو بەناو تەمەشای کامێرای چاودێری شوێنە گشتی و بازرگانیەکان ئەکات. گۆران قادر سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمەتی سلێمانی بە 1964 وت لیژنەیەکمان پێک هێناوە بەناوی لیژنەی تەکنەلۆژیاکە چاودێری هەموو کامێراکانی چاودێری لە شوێنە گشتی و بازرگانیەکان ئەکات و لە کاتی پێویستدا سەیریان ئەکاتەوە و تیشی لیژنەکە لە کەسانی شارەزا پێکهاتووە و نوێنەرایەتی ئاساییش هەروەها ڕۆشنبیری و قایمەتی تێدایە و ئەو شوێنانەی کە کامێرای چاودێریان نییە یان وەک پێویست کار ناکەن ناچاریان دەکەن پابەندی ڕێنماییەکان بن. بە قسەی گۆران قادر ئەو کارە بە تایبەت لە بەرژەوەندی خاوەنکار چونکە بۆ دۆزینەوەی حاڵەتی تاوانکاری و هۆکارەکانی ڕووداوی ئاگرکەوتنەوە و هۆکارە نەخوازراوەکان کەڵک لە کامێراکانی چاودێری وەرەگیرێت. ئەو هاوڵاتیانەی خانوویان لە پرۆژەی نیشتە جێبوونی قەڵای شێروانەستی کڕیوە تەحمولیان نەما و دژی کەم تەرخەمی خاوەن پرۆژەکە گرت بوونەوە. پرۆژەکە لە 600ەکەی نیشتە جێبوون پێک دێت و فیراز ئەنوەر بە قسەی خۆی 175 هەموو پارەکەی داوە کە خانووی پێ بکڕێت بە 1964 وت بە پێی بەدواداچوونی دادگای ڕزگاری پرۆژەکە 145 کاری تێداکراوە و کارەکانی بە خاوی ئەڕواتە پێش. خاوەن پرۆژەکەش بەبێ ئاگاداری ئێمە ماوەی تەواوکردنی پرۆژەکەی درێژ کردوتەوە. دانا مەحموود بەشداربیەشی دیکەی پرۆژەکەی دەڵێت دەمانەوێت کارکردن لە پرۆژەکە خێراتر بکرێت چونکە دوو ئەوەندەی کارکردنی پرۆژەکە پارەمان داوە کەچی خاوەن پرۆژەکە لە دادگا سکاڵامان لێ ئەکات کە پارەی قیستەکان بدەین. لە ماوەی 3 ڕۆژدا دوو دەواجین لە سنووری ناحیەی بنگرد سوتاون تا ئێستاش بنکەی ئاگرکوژێنەوە لەو سنوورە نییە. درنگانی شەوی ڕابردوو لە گوندی سێوکانی سەر بە ناحیەی بنگرد دەواجینێک ئاگری گرتو بە تەواوی سوتا بەڵام بەوتەی محەممەد سێوکانی خاوەن دەواجینەکە خوا ڕەحمی پێکردووە چونکە 2 ڕۆژ پێشتر هەموو مریشکەکانی دەواجینەکەی فرۆشت بوو. سەرڕای ئەوەش زیاتر لە $100,000 زیانی پێگەیشتووە. هۆڵەکەی کەڵکی نەماوە دەبێت سەر لە نوێ دروستی بکاتەوە. سەر لە بەیانی هەینی ڕابردوش لە گوندی بێموشەی سەر بە ناحیەی بنگرد ئاگر لە دەواجینێکی دیکە کەوتبووەوە نزیکەی 12,000 مریشک سوتابن. ئەو کاتیش تیمێکی بەرگری شارستانی ڕانیە بە کوژاندنەوەی ئاگرەکە چوبوونە شوێنەکە. محەممەد عەبدوڕەحمان بەڕێوەبەری ناحیەی بنگرد بە 1964 وت تەنیا بەهۆی کەم تەرخەمی بنکەی ئاگرکوژێنەوە لە سنوورەکەیان داناندراوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەسەر خەتن و بڕیارە لە نزیکترین کاتدا بنکەیەکی ئاگرکوژێنەوە لە سنووری ناحیەکەی بکرێتەوە. جێچەڵ بە قوتابیە کچەکانی خورماتوو بە موبایل لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زیادی کردووە و تووشی کێشەی زۆراوزۆری کردن بۆیە پۆلیس و تەندروستی قەزاکە کەوتونەتە خەو هەڵمەتێکی و هۆشیاریان دەست پێ کردووە. محەممەد ئەکبەر بەڕێوەبەری بنکەی تەندروستی خورماتوو بە 1964 وت ماوەیەکە لێرە و لەوێ قوتابیان بە تایبەتیش کچان ڕوبەڕووی جێچەڵە ئەلکترۆنیەکان ئەبنەوە و لە ڕابردوشدا چەندین جار هەڕەشە و گوڕەشیان لێکراوە بۆیە هەڵمەتێکمان بۆ شیارکردنەوە و پێدانی ڕێنمایی بە کچانی قوتابی دەست پێ کردووە بۆ ئەوەی پارێزراو بن لە کێشە و گرفتەکان و لەلایەن ئەو باند و کەسە نەناسراوانەی هەڕەشەیان لێ ئەەکەن. لە هەڵمەتەکەدا قوتابیان ئاشنا ئەکرێن بە هێڵی گەرمی ژمارە 911 بۆی کاتێک دووساری حاڵەتی لەو شێوەیە ئەبن هاوکاریان بکەن و بە زووترین کات تاوانباران بە سزایی خۆیان بگەێنن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.